لە سەرەتای ڕاگەیەنراوەکەیدا مەکتەبی سیاسی یەکێتی ئاماژەی بەوە کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی کۆچی دوایی کاک نێوشیروان موستەفا یەکێک لە دامەزرێنەرە هەرە دیارەکانی مێژووی یەکێتی بە خەمباریەوە یادی 42هەمین ساڵڕۆژی دەکاتەوە و ئومێدی خواستووە کۆچی ناوەختی ئەو سەرکردە هەڵکەوتووە بکرێتە هاندەری زاڵکردنی گیانی یەکگرتن. لە ڕاگەیەنراوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی داهاتووە دامەزراندنی یەکێتی وەک هێزێکی سیاسی نیمچەبەرەیی فرە دەنگ و فرە ڕەنگ بۆ گەلی کوردستان و گەلانی ئازادیخوازی ناوچەکەش وەرچەرخانی مێژووی گەورە و کاریگەر بوو، چونکە هەموو تەنیا ساڵێک بوو گەلی خەباتکاری کورد و شۆڕشە تەمەن 14 ساڵانەکەی کە خوێنێکی زۆریشی لە بەرچۆڕابوو کرابووە قوربانی پاراستنی بەرژەوەندی دەوڵەتە زلهێزەکان. بۆیە لەو ڕۆژگارە سەخت و دژوارەدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەستپێشخەری ڕابەری ڕزگاری و دیموکراسی کوردستان مام جەلال و کۆمەڵێک تێکۆشەر بەڕاوێژ لەگەڵ سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجدەراندا لەسەر بنەمای پشتبەستن بە گەل و بە توانای خۆماڵی دامەزرا. لا بەشێکی تری ئەو ڕاگەیەنراوە داهاتووە یەکێتی لەگەڵ خۆیدا کۆمەڵێک خەسڵەتی نوێی بۆ شێوازی هەڵگیرساندنی شۆڕش و درێژەدان بە خەباتی پارتیزانی درێژخایەن و چۆکدانەدان بەرامبەر کارەساتەکان و چۆنێتی گەشەپێدانی هێنایەکایەوە. یەکێتی لە تەمەنی سیاسی خۆیدا گەلێک هەوراز و نشێوی بڕیوە، قوربانی زۆری داوە و بەدەیان سەرکردەی جوامێر و سەدان کادری پێشکەوت و هەزاران پێشمەرگە خوێنی شیرینی بە گەلەکەی و شۆڕشە ڕەواکەی بەخشیوە. هەر لەو ڕوانگەیەشەوە سەرسەختی شۆڕشی گەلی کوردستان بەڕاپەڕینی شارەکان و هەنگاوە یەک لە دوای یەکەکانی بە ئاراستەی هەڵبژاردننی یەکەمین پەرلەمانی کوردستان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستانیش سەرنجامی سەرکەوتنی ڕاپەڕین کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوبەرەی کوردستانیدا بەرنامەدا ڕێژەر و هێزی کاریگەری جێبەجێکاریشی بوو بە هاوکاری و هەماهەنگی هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان و یەکریزی و بەشداری کاریگەری هێزی لە بنەهاتووی جەماوەری گەلەکەمان هەموو ئەو هەنگاوانش لە چوارچێوەی کار و بەرنامەی پێشوەختەی یەکێتی بووە. ڕاگەیەنراوەکە جەختی لەوەش کردوتەوە کە دەبوایە ئێستا یەکێتی بیر لەوە بکاتەوە سەرەتاکانی دادپەروەری کۆمەڵایەتی بەدی بهێنێ و لە سەری بەردەوام بێت، نەک قەیرانەکان قوڵ بوونایە و لێکترازان زاڵ بووایە. ژیانی حیزبەکەشی کز و لیبرالیەت گەشت کرایە. لەبارەی ئەوەشی ئایا ئیتر ئێستا کاتی بەخۆداچوونەوە و پڕکردنەوەی کەم و کوڕیەکان و ڕاستکردنەوەی هەڵەکان و ڕەخنە لە خۆگرتنمان نەهاتووە؟ ڕاگەیەنراوەکە ئەوەی خستۆتە ڕوو کە پێویستمان بە ڕاشکاوی و ئازایەتێکی لە ڕادەبەدەر هەیە، نەک پێچەوانە. دیارە هیچ کاتێک دانان بە هەڵەو کەم و کوڕیەکان تووشی لاوازی و بێئومێدیمان ناکات، بەڵکو دەبێتە هەندێکی ڕاستەقینەمان و سەرباری کێشە و گرفتە ناوخۆیەکانمان جۆش و خڕۆشمان بۆ دۆزینەوەی ڕێگەچاری ڕاست و ڕەوا بۆ زیاد دەکات. هەر بۆیە بە ئەرکی هەنووکەی خۆمان و هەموو تێکۆشەرانی یەکێتی دەبینین کە چیتر لە ئاست کێشە و گرفتەکان دەستەوەستان نەوەستین و بۆیۆرانە پەنجە لە سەربرینەکاندا بنین و تەقەلای تەواو بدەین بۆ ساڕێشکردنیان و حیزبەکەمان بکەینەوە بە درێژە پێدەری ڕێبازی یەکێتیە تێکۆشەرەکەی هەڵگیرسێنەری شۆڕشی نوێ و کاری لێبڕاوانە بکەین بۆ بەدی هێنانی ئامانجا لە مێژینەکانی لە بەدیهێنانی مافی چارەی خۆنووسین بۆ گەلەکەمان و هێنانەکایی سیستمێکی پەرلەمانی ڕاستەقینە و حکومڕانیەکی دیموکراسیانە و کۆمەڵێکی مەدەنی و دابینکەری یەکسانی ژن و پیا و لە هەموو بوارەکاندا. بۆ ئەو ئامانجەش یەکێتی نەخشەڕێگای بۆ قۆناغەکە و هەلومەرجەکە و چارەسەری کێشەکان و هاوسەنگی ڕاستەقینی حکومڕانی هەیە و بۆ بە ئەنجام گەیشتنیش نەک هەر لە خۆبردووی هەمەلایەنەی هەمووانی پێویستە، بەڵکو داوای بەرزڕاگرتنی گیانی یەکتر قبوڵکردن و لێبوردەیشمان لێ دەکات. لا بەشێکی تری ئەو ڕاگەیەنراوەدا مەکتەبی سیاسیەتی باسی لەوە کردووە لە پاش کۆتایی مۆتەکەی داعش لە عێراق و ناوچەکە گۆڕانکاری گەورە لە نەخشەی سیاسی ئەم دەڤەرە بە هەرێمەکەی ئێمەشەوە لە ئەگەرێکی چاوەڕوان کراودایە. بەڵام مەخابن کە سروشتی ژیانی سیاسی گەلی کوردستان ئەمڕۆ زیاد لە هەر کاتێکی تر لە قەیرانی هەمە جۆردایە. هەموو لایەنە پەیوەنددارەکان لە دەوڵەتە زلهێزەکانی دنیا تا وڵاتانی ناوچەکە استراتیژی خۆیان بۆ قۆناغی دوای داعشی ناوچەکەی ئێمە هەیە، کەچی هێشتا گەلی کورد و هێزە سیاسیەکانی ڕیزی لێکترازاوی بەرەوسازانی سیاسی نەگۆڕیوە. بۆیە بۆ ڕاستکردنەوەی ئەم هاوکێشە ناجۆرەش دیسانەوە دەبێت یەکێتی ڕۆڵی کارا و شایستە بەخۆی هەبێت و جەسورانە دابەزێتە مەیدان و ئەوەی بەڕاست و دروستی دەزانێت بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە هەستیارە بە هەماهەنگی هەموو هێزە سیاسی کوردستانیەکان و بە پاڵپشتی هاوپەیمانەکانمان لە عێراق و ناوچەکە و دنیاش هەنگاوی پێویستی بۆ بنێت. لە ڕاگەیەنراوەکەی مەکتەبی سیاسیدا یەکێتی داوای لە سەرجەم لایەنە سیاسیە بەشداربووەکانی پرۆسی سیاسی کوردستان کردووە بەڕەچاوکردنی بەرپرسیارەتی نیشتیمانی و بەرزڕاگرتنی گیانی لێبوردەیی و یەکتر قبوڵکردن مامەڵە لەگەڵ ڕەوشەکەدا بکەن و هەنگاوی بەپەلە و عەمەلی بەهاوێژن بە ئامانجی لێک نزیک بوونەوە و چارەسەری یەکجاری کێشەکان.